ئادی بزانم کابرایەکی یەزیدی ئەڵێن وەڵا ئەمە ڕەچەڵەکی کوردن بزانم چی بە کوردەوەی بەستێتەوە چی ئەزانی یەزیدی یانی چی یەزیدی لە کەلیمەی یەزیدی کوڕی مەعاویەوە هاتووە یعنی ئەسڵەن هە عەرەب بووە ئەمەوی بووە هەر ئەسڵەن کورد نەبووە یاخود دەڵێن لە کەلیمەی یەزدەوە یان یەزدانەوە هاتووە کە دەیەکە لە ئێران کەواتە فارس دەرچوو کەواتە لەو بەر عەرەب و لەم بەر فارس ئەسڵەن کوردی تیانە بوو ئەوە نیە خۆشمان ئەڵین یەزدان بە ناوی یەزدانی مەزن ئەو کەلیمەیە کوردی نیە فارسیە یەزیدی یعنی یەزدان یعنی ئەمانە لەقەبی خوایان هەڵگرتووە نەعوذ بالله ئەی باشە بۆچی وا سەریان لێ شێواوە لەبەرەوەی کە ئەوان وتیان خوا کاتێک ئەمری بە مەلایکەتەکان کرد کە سوزدە بەرن بۆ ئادەم تەنها مەلیکە تاووز تەنها شەیتان عاقڵ بوو سوزدەی نەبروتی من خوایە غەیری تۆ سوزدە بۆ تۆن غەیری تۆ سوزدە بۆ کەس نابم چەند موحید بوو چەند یەکتاپەرست بوو شەیتان لەبەرەوە سەرپێچی خوای نەکرد ئەوەی سوزدە بەرێ بۆ ئادەم بۆیە ئێمە هاتوین شەیتان چی لێکەین ئەپەرستین هەیچی شێت ئەی باش خوتۆڵی شەیتان یەکتاپەرست بوو ئەی شەیتان چۆن لەپەرستی ئەزانن کە خۆر هەڵدێزی دەکان بۆچی لە بەیانی ئەوارەیە سوزدا بن بۆ ئەرز ئەرزەکە ئەلێسنەوە ماچێکن دائما خوتۆ بە حسابی خۆت یەکتاپەرستی و شەیتان یەکتاپەرست بوو بۆیە خۆش دەوێ ئەی چۆن شەیتان ئەەکەی بەچی شەیتان ئەەکەی بە خوا و ئەی پەرستی جگە لە خوا ئەمە چ جاهیلیەتێکە ئەمە چ داماویەکە لەبەرەوە ڕقیان لە ڕەنگی شینە چکڵێن لە ڕەنگی تاوسە چێ جان ئارقیان لە تفکردنی شاگاتان لی بێ لەبەرەوە خۆی ناشوە کابرا ئەمە سەقافەتی یەزیدیە کە بەتەمان بمان بەنەوە سەر ڕەچەڵەکی یەزیدی ئەو بە کەس رازی نابێ خۆشی بە کورد نازانێ حەزەکەم بزانم چونکە ئەو عەدی کوڕی مسفیری پێ خوایە خۆڵەکەی ئەهێنێ لە کاتی ژن بە ژنە ئەبێیان لە کاتی ژن هێنانە ئەبێ خۆڵی ئەو یان ئەبێ نانە ڕەقە دەخوارد بەن هی ماڵی شێخ یان هی ماڵی ئەمیر یان ئەبێ خۆڵی سەرگڵەکەی عەدی کوڕی مسفیر بخۆن ئەم شیرکە بەتەمای بمبیتەوە سەر ئەوە بەتەمای بمبیتەوە سەر ئەو شیرکە و ئەو پاشە ئەو تۆی ناوێ کاکە یەک یەزیدیم پێ بڵێ ژنی یابێ بە کورد عادی بزانە حرامە ژن و ژنخوازی لە بینی غەیری خۆیانە و حرامیشە تۆ بۆ دینەکەی دەبانگەوازکە بەیانی بچۆ بڵێ منە بم بە یەزیدی وەرە ناگرێ یعنی سژنێکی گەورەیان بۆ خۆیان دروست کردووە نە کەس دیانە چێ نە کەس دیانێتە دەرەوە ئەو کەسی کە بێ موسڵمان بێ ڕێگەی کوژن لە شوێنی خۆیان وەکو دادە دوعا چێ لەسەری هەڵیدایە ئادی بزانم شوێنێکی دوورە لە شێخان ها لالش دوورە 10 کیلۆمەتر لە شێخانەوە دوورە ئەمە جاهیلیەتە خۆشەویستەکەم ئەو ئیعتراف بە تۆ ناکە ئجا باشە ئێستا مێشکی منێکون کردووە وەڵڵا ئیسلام زوڵمی لە ئافرەت کردووە ئێمە وەکو ئەلمانی ڕێز دەدەین بە ئافرەت ئەی تۆ بەتەمای بمبیتەوە سەر دینی زەرادەشتی و یەزیدی ئەو ئافرەت وەکو ئەو کاڵا سەیرەکە کە پیاوێک ئەمرێ کچەکەی بە میرات ئەگیرێ نەک میراتە بە کچی یەزیدیەک بە میرات ئەگیرێ حەزەکەم باش بزانن کە بچی داواشی کەی کە نادەنێ ئەگەر یەزیدیە داواکە لە باوکەکەی ئەبێ بیکڕێ پارەیەکی باتی ئاڵتوونێ زیوێکی باتی تا لە باوکەکەی ئەسێنێ چونکە کاڵایە لە ماڵەوە وەکو چۆن بچی بڵێم سیارەیەم پێ بفرۆشە یا ئەم جۆ درێژم پێ بفرۆشە نەعوذ بالله بمبیتەوە سەر ئەو دینی شیرکە بۆ یەزیدی خۆی ناشوەکاکە حەمامینی ئەگەر قەولە بچینەوە سەر دینی ئەوان با حەمامەدەستەکانمان تێک بین مسلمانترینیان ئەوەیە کە خۆی ناشوە ساڵێکە حەمامی نەبینیوە و ئەوەی کە شەیتانی شەبێ و خەوە بینێ شەو بەیانی ڕسێ خۆشوە ئەو ئاوە ئەیخۆنەوە بکو تەبەڕوکدایانێن ئێمە لە زێرا بەجێڵین ئەمە بوو بە برای ئێمە لە بەرەوەی کوردە وەڵڵی فڕی بەسەر کوردەوە نیە ئەگەر کوردی جوابێ حاشا بێ لێی ئەوە ێزدانیش لەمە دووەکە کە کەلیمەکە پیاوی چاومن غەیری ئەڵڵا کەس ێزدان بەکارنێنێ ئاها بۆ کەلیمەکەش بۆ خۆیان کەلیمەیەکی فارسیە سپێنی بەمنوتەوە هەیە بەرە خۆشەویستەکەم حەزەکەم کەس خەڵتان نەخەڵەتێنێ ئیسانی موسڵمان زۆر وریایە ئەگەر یەزیدیەکتان هابووەلا ئەزان چەند ڕقی تۆیە لە دڵەوە چەند ڕقی لێتە بەس بڵێ
بەس بڵێ مڕخی لێیە ئەوێ تۆ باسی شەیتانەکەی ئەوە لە بەردەمیان بڵێ شەیتان ئەبێ بتکوژێ یان ئەبێ خۆی بکوژێ یان ئەبێ خێرێ بکە جارێ شەیتان لە بەردەمیان بەنەعلەت بکەی ئەوە حەر ئەڵێ ئیمان لەکە لێیان نامێنێ خەینە با ئیمان لەکە لێ ئەوان نامێنێ بەس پیاوی چاوێ لەفزە بەکار نێن ئەڵێ وەڵڵا ئیمان لەکە لەمانەما کاکە چۆن ئیمان لەکە لەتان نامێنێ خوا گرێ لەبەرەوە ئەگەر ویستان یەزیدیە زۆر تووڕەکەن یان خۆی بکوژ یان تۆ بکوژ یان هەرچی پارە داوەتێ بە کرێکاری داینێ پارەکەی مێری هەتا ئێوارە دوای لە کاکە منیشم بۆ تۆ کورد بێنە پارەکەم بەرێ دەشکۆ عەربە کوردەکەشیان تەواو نییە شکۆ کورد نین لە ڕۆچەڵەکە کەوتی پارەکەم بڵێ بڵێ شەیتان بەناڵت وەڵای بیرم چوو ئیتر ئەو پارەی ڕۆژێکی کردو بێ داینێ خوڕکەم بەسەریان نایی چۆن برا بەڕێزەکانم لەبەرەوە خۆشەویستەکانم خۆشەویستان تەنها دیندارە تەنها موسڵمانە تەنها ئیماندارە غيري أنا بخوشويست قبول يا أخوي قول فيمانك لقد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إبراهيم باشرين قدوة يوبو بقوم كيوتشي إنا براء منكم ومما تعبدون من دون الله ما دام خوانا فرستن إيمش جوراليتانا كينو لقلتانا ناجي أي نوح بيغمبر كهات سجواب لكشتيك أخوي قول وعدي وكسكاركي رزقارك كركي أبيني أم لنا وكشتيك كركي لشوينك أو قتيسي كردو خليك أخن كي الله يا بني يركب معنا كرم دستن بري كان عاد دستن بري كرم أخن كي يا بني يركب سركة ولا كشتيكايا ما كشتي خوايا مزقو تكشتي خوايا وسركة ولا قمانا ولا بران بابتشين بو مزقو قال سآوي إلى جبل يعصمني من الماء مسألة كي شاخي لا أو باريزي قال لا عاصم اليوم من أمر الله إلا من رحم كنا كسب يوناك يا أخوانا بأقال لخوبي أخن كي وحال بينهما الآية لبرشاي بابكي شپۆلێک هاو کەشتێکی دروستەوە باوکیشی هەروە سێ دەکا کوڕەکەی ئای کوڕەکەی شپۆل هاتوو لە هەر چوار لە ئابڵۆقی یا خونکانی چەند ناخۆشە کوڕەکەت لەبەر چاوی خۆتە ئاو خنکێ ئاو بکوژێ دەستی بەرز کردەوە نوح 950 ساڵە خزمەتەکە 950 ساڵە پێغەمبەرایەتیەک ئاڵێ ربي إن ابني من أهلي وإن وعدك الحق خوایە کوڕەکەم لە خۆم بوو هایلە کە سوکاری منە تۆش وعدە دا کە سوکارەکەم بپارێزی لێیان خۆش بی زیاتری نەوت وإن وعدك الحق بس وعدەکە خوایە وعدێ لە بینمانە بوو خوایە کوڕەکەم لە خۆمە خوای گەورە فەرمی یا نوح إنه ليس من أهلك ئەوە کوڕی تۆ نییە إنه عمل غير صالح إنه عمل غير صالح أو كردويكي خرابة وداوي لي خوش بون بو كركت ليكي كركت كردوي خراب وعمل غير صالح بهردو الروايات كاشفين بيتوا إني أعظك أي نوح نصيحتكم شي اللي به أن تكون من الجاهلين لأن فامكان النبي أي نوح باجنا صوت 50 سال پێغەمبەرایەتیە فەرمێ لە فامەکان نەبی ئەی قوڕ بەسەرەوەی کە دەنگی بۆیە قوڕ بەسەرەوەی چەکی بۆ هەڵەگرێ قوڕ بەسەرەوەی کە یارمەتێیە و شانی یاوەتە بەر ئەو حیزب و ئەو گروپ و ئەو کۆمەڵە خوای گەورە پەنامان با خۆشەویستەکانم لەبەرەوە هەر کەسێک قەناعەتی بە من نییە هەر کەسێک گومانێکی هەیە باوەکو حوسین دەست بەرزکاتەوە بڵێ خوای گەورە هیدایەتم بی بۆ ئەو کاری کە خۆت ئەتەوێ و هیدایەتم بی بزانم چێ لەسەر حەق و چێ لەسەر حەق نییە ئەوەی کە موسڵمانە خۆشم بێوێ ئەوەی کە موسڵمان نییە لە دڵم دەریکەیت و عمەری کوڕی خەتاب هەموو جارێ دوعایەکی هەبووی فەرموو اللهم لا تجعل لكافر علي نعمة حتى لا أحبه فنو خوای گەورە کافر نەکەی بە خاوەنی نیعمەتێ بەسەرمەوە بۆ ئەوەی خۆشم نەبێ یعنی با کافرێ نەبێ بەواسطە بۆ تەعیناتم نەوەک دڵم خۆشەویستیەکی ئەوی تێبچێ نەوەک لە قیامەتا پێکەوە حەشرکرین چونکە الأخلاء يومئذ بعضكم لبعض عدو إلا المتقين إنما المؤمنون إخوة يا عبادي لا خوف عليكم اليوم أما دوسي آيات بوتيكا ما كدبوي كبا فلا تيبغن